سڵاوی خواتان لێبێ خۆشەویستان، زۆر خۆشحاڵم و ئەمڕۆ ڕۆژی شەممە ڕێکەوتی یەکی یان دووی ببورن دووی یەکی 2016 بە ئێوەی خۆشەویست شادمەوە ئازیزان. دوێنێ یەکی 2016 شەپۆلێکی تەزرە و باران و بەفرێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کرد بە شێوەیەکی گشتی بەنسبە شاری هەولێر. تەزرەیەکی زۆر باری سبحان الله، جارێک دوو جار تا سێ جار تا چوار جاریش تەزرە لە دوای عەسر باری. هەروەها لە شاخەکان و لە بەرزایەکان و ئێستا لە برسا و مەزوبەکانی خانزاد هەر هەمووی بەفردا گۆشیوە، واتە لە زورجی خانزاد بەرەو سەرێ هەر هەموو ناوچەکان کەوتونەتە ژێر بەفرەوە، کەواتە وا پێشبینیش دەکرێت کە بەردەوام لە دوای بارینی بەفر یان تەزرە لە شوێنێک ئەوەمانەوە دەگەینێت کە ئەو ناوچەیە ئارامبوون واتە استقرارێکی کەشوهەوایی بەخۆوەی دەبینێ و بەرزە هەوا واتە های دیپرێشن زاڵ دەبێ بەسەر ناوچەکە. دوای کۆتایی هاتنی ئەو مەوجەیە بەفر و بارین و تەزرەیە، هەوری کیۆمۆلۆس بەردەوام لە ئاسماندا پەیدا دەبێت، واتە سیمایەکی تەوابوونی نزمە هەوایەکە دەرکەوتنی هەوری کیۆمۆلۆسە، واتە هەوری چی نزم و لە هەمان کاتیدا نزم بوونەوەی پلەی گەرمی تا ڕادەیەکی زۆر. بۆ پێیکە ئێستا هەولێر بەفرێکی زۆر لە بەتایبەتی لە ئاستی لە ئیتیجاهیان بە ئاراستەی ڕۆژهەڵاتی باریوە، کەواتە پلەی گەرمی زۆر دادەبەزێت و پێشبینی دەکەم ئەگەر هاتو ئەم شەو ئەو هەورە لا نەچێت ئەوە پلەی گەرمی تا ڕادەیەک باشتر دەمێنێتەوە لەبەرەوەی زەوی بە شەو تیشتی ژێرەوەی سوود دەداتەوە و ئەگەر بە هەورەکان بکەوێت دەگەڕێتەوە جارێکتر جۆرێک لە با بڵێن قەتیسبوونێکی گەرمی تیشتی ڕوو دەدات، ئەمەش وا دەکات پلەی گەرمی دانەمەزێت. بەڵام ئەگەر بۆ ساماڵ ئەو تیشکەس ژێرەوەی سوورەی کە زەوی بە ڕۆژ فڕێداتە ئاسمان بە شەو ئەگە هیچ بربەستێک نەبوو وەکو هەور، ئەوە وا دەکات ئەو تیشکە زۆر بە ئاسانی بچێتە بۆشای ئاسمان و بەمەش پلەی گەرمی لەسەر ڕووی زەوی یان ئەو ناوچەیە زۆر دادەبەزێت. بۆیە پێشبینی دەکرێت ئەگەر هاتو کەشوهەوا ئەو شەو ساماڵ بوو ووا پێشبینی دەکرێت هەڵبەتە ئەوە پلەکانی گەرمی زۆر دادەبەزێت، بە تایبەتی ئەم شەو بەیانی وا پێشبینی دەکرێت پلەکانی گەرمی زۆر دابەزێت لە کوردستان بە شێوەیەکی گشتی. خۆشەویستان، ئێستا هەورەکانی کیۆمۆلۆس لە ئاسماندا پارچەی زۆر جوان و ئەو پارچە هەورانە لە ئاستی نزم لە 3 کیلۆمەتر بەرەوسەری زیاتر نییە. بنکەکانیان تا ڕادەیەک فلاتەوە ئەهمە هەوری کیۆمۆلۆس لە ئاسمانی کوردستان بە تایبەتی لە ئاسمانی هەولێر ئێستا زۆر باو زۆر جوانە و ئەمەش نیشانەی ئەوەیە کە کەشوهەوا تا ڕادەیەک هێمن و ئارام بۆ تۆدا کۆتایی هاتنی نزمە هەوایەکە. ئازیزان، کاتژمێر ئێستا 4:49 دقەیە، وا دیارە وردە و کەشوهەوا وەکو دیارە بەرەو سافبوون دەچێت یان سامالبوون دەچێت. وا دیارە کاریگەری ئەو بەرزە هەوایە ئێستا وردە بە تەواوی لەسەر ناوچەکەماندا زاڵ دەبێت. پلەکانی گەرمی ئێستا بەپێ ئەو تۆمارە بچووکەی کە لە بەردەستەوە ئامێرە بچووکە هەرچەندە زۆر ورد نییە، زۆر 10.6 پلەی سەدیە و هەروە داش دەبەزێت، چونکە تازە سەیری ئەو ئامێرەم کرد کە لە خوارەوە بوو پلەی گەرمیەکە حەزم جودا بوو، ئێستا بەرەبەرەوە زیاتر دێتە خوارێ، ئێستا بۆ 10.6 پلەی سەدی. کاتژمێر وەکو گوتم 4:49 ئێستا بۆ 50 خولە خۆر وا لەسەر ئاوا بوونە و ئێستا چەند پارچەیەک لە هەوری کیۆمۆلۆس لە ئاسماندایە و بەڕاستی وا هەز دەکەم کە وا پێ دەچێت ئەم شەو سامال لە ئەو شەوێکی زۆر سارد دەبی، ئاگاداری هەموو لایەک دەکەمەوە و هەروەها ئەگەر حاڵ وا بڕوا بۆ بەیانیش ئەگەر کەشوهەواوە ئارام و مستەقر بێ ئەوە بەیانی کەشوهەوا هێشتا لە ئەوڕۆ زۆر ساردتر دەبێت.